سلااوتان لێ ببینێرانی پایتەخت میدیا مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت و خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لای قبول بکە ئینشاءالله. هەڵبەتە لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەستگای خێرخوازی بارزانی ئۆفیسی کەرکووک پرۆژەیەکی ڕاگەیاندووە، پرۆژەی بارزانی نەمر سنبولی پێکەوەژیان جێبەجێ دەکات کە لەم پرۆژێدا 50 خێزان سوودمەند دەبن لە گەیاندنی هاوکاری. من ئەگەر دەرفەت بێ دەچم کاک بەرزان وەردەگرم بەرپرسی ڕاگەاندنی نەزای خێوازی بارزانی ئۆفیسی کەرکووک. کاک بەرزان سڵاو دەبێت. سڵاو لێوەشمان دوو نەبن بەخێر. ئەگەر بکرێت ئامانج لەم چالاکی ئەمڕۆتان چیەکە ئەم هەڵمەتان دەست پێ کردووە؟ بە ناوی خی گەورە و میهرەبان، دەستگای خێرخوازی بارزانی پیرۆزبایی مانگی ڕەمەزانەکات لەسەر جە موسڵمانانی شاری کەرکووک لەم ڕۆژەشدا کە یەکی سێ ڕۆژ وفاتی بارزانی نەمرە سەر ڕێز و نازشدا دەبین بۆ سەرجەم شەیدان سەروەریان بارزانی نەبر. دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە پەیامی ئاشتی و پێکەوەژیان و پەیامی خزمەتکردنی هەبووە. هەر لەم ڕۆژەشدا پرۆژەی بارزانی نەمر سمبولی ئاشتی و پێکەوەژیان ڕادەگەین کە تێدا 50 خێزان سوودمەند دەبێت لە شاری کەرکووک بە کۆمەڵێک بابەت هاوکاریەکردن، بابەتی خۆراکی، بابەتی ناخۆراکی، بەتانی کۆمەڵێک بابەتی جلوبەرگ و بابەتی پێداویستی ناوماڵ. ئەم ناوانە پێشتر سەردانی ئۆفیسیان کردو، دوای ئەوەی کاتی مەکانیمە سەردانی خێزانەکانیان کردووە توانیمان بگەین بۆ ڕاستی کە بەڕاستی پێویستیان بە خزمەتکردن و هاوکاریکردنە. پرۆژەکانی مانگی ڕەمەزانیشمان بەردەوام بێت ئینشاءالله، کۆمەڵێک بابەتی تریشمان بێت لە ماوەی داهاتوودا. کاک بەرزان، ئەم چالاکیانە تا چەند گرنگە بەتایبەت بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت؟ ئەوەنەی کە من بزانم دەستگای خێرخوازی بارزانی ئۆفیسی کەرکووک هیچ کات کەم تەرخەمی نەکردو، بەڵام تا چەند گرنگە بەردەوام بێت ئەم چالاکیانە؟ دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە هەوڵی ئەوەی داوە لەگەڵ ئازارەکانی خەڵکا بێت، لەگەڵ خۆشی و ناخۆشەکان بەشدار بین لەگەڵانە. خەڵکی کەرکووکش بەڕاستی خەڵکێکی هەژار و کەم دەرامەتی تێدایە بای خۆی. ئێمەش هەوڵماندا دەستنیشانی ئەو خێزانانە بکەین لە ڕێگەی تیمەکانمانەوە بتوانین زیاتر خزمەتیان بکەین، پرۆژەکانیشمان بەردەوام بێت. زۆر سپاس. من دەمەوێت هاوڵاتیەک لێرە وەربگرم تاوەکو بزانم دەیەوێت چی بڵێ. سڵاو دەبێت خاڵۆ، ئەگەر بیت تێر ئەرێک نەبێت بۆم باز بکەیت، ئەگەر ئێستا بەشەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان، ئەگەر بۆم باز بکەیت ئەمڕۆ لە ڕۆژی کۆچی دوایی بارزانی نەمر پەیامت چییە؟ ئەتێوێت چی بڵێیت؟ سەرەتا ئێوە بەخێر بێن و ئەو کەناڵەش ئینشاءالله بەردەوام هەر سەرکەوتوو ئەبێ. پەیامی من بۆ ئەمڕۆ لە ڕووی سمبلی خەباتی نەتەوەیی و ساحەی نەتەوەیی گەلی کورد کە دروشمی بەرزی یان کوردستان یان نەمان بوو. ئەمڕۆ کوردستانەکەمان هاتە دی، نەمان بۆ دوژمن ڕەتکرایەوە، گۆڕ بە گۆڕ چوو. ئەمڕۆ ڕۆژێکی پڕ لە خەمە، ئەمڕۆ ڕۆژێکی پڕ لە گریانە بۆ سەرۆک و سەرکردەیەک و ڕابەری شۆڕشێکی مەزن کە مێژووی بە خوێن تۆمار کرد. بەڵام با چاک بزانێ میلەتی کورد بە شۆڕشی بەرزانی و ئەیلولش دوژمن مەلەی لە ناو خوێنی خۆیان کرد. چەندێ خوێنی کوردی ڕژان سێ هەندە ئەو لە ناو خوێن خۆیانە مەلەیان کرد، بۆیە ڕسوای دەرگای ڕۆژگار و گەلوونەتەوە بوون. ئەم چالاکی ئەمڕۆی دەستگای خێرخوازی بارزانی ئۆفیسی کەرکووک چۆن هەڵدەسەنگێنی کە ئەمڕۆ لەم ڕۆژەیە هاوکاری 50 خێزانی هەژار و کەم دەرامەتەکەت؟ ئەمڕۆ دەستی باڵای دەستگای ئەم خێرخوازی بەرزانیە دەرگایەکی کراوەیە بۆ چینی هەژار و توێژ و هەژارانی شارەکە و ئەو دەستگاشە لەم شارەیە هەڵبەتە دەستگایەکی خێرخوازە. ئێوە بەبێ جیاوازی ئیشەکەن، فەرق و جودایی ناکەن لە شارەکەیە، نە لە بین کورد و نە لە بین تورکمان و نە لە بین عەرەبە و لە زاخۆ هەتا فاو ئێوە هاوکاری خەڵکانی هەژارەکەن. لە کوردستانەوە لە هەولێرەوە هاوکاریتان برد بۆ سووریا، ئەو کاتە بۆ کۆبانی لە شاشە هەمومان بینیمان. بەڵام
ئەم دەستگایەکی خێرە دەرگایەکی خێرە کراوەیە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی عەفوەن مانگی ڕەمەزانە دەرگای خێرە بۆ ئەو خەڵکە هەژارە نەبوونن بەڕاستی لەر چەساوەیە باری ژیانیان قورسە چاوی ئەو دەستگایە هەر کراوەیە دەرگای دانەخراوە و من تەمەنای سەرکەوتنیان بۆ خوازم دەست خۆش پێ من دەمەوێت کەسێک لێرە وەربگرم خێزانێک کە باری داراییان خراپە دا سڵاو لێبێت ویست قسە بکەی وەسی مادیت خراپە گەر بیت ئێرە بە شێوێکی ڕاستەخۆ لەگەڵ تام دەتەوێت چی بڵیت بەڵێ قسم کردووە ژواب بزانم لەگەڵ ئێوە وەرە پەیامەکەت بە شێوێکی ڕاستەخۆ بگەینە بزانم دەتەوێت چی بڵێ داواکاری چییە کێ بەڕێزە لەسەر خەتە فەرموو دەتەوێت چی بڵێیت وەڵڵاهی ئەوە ئەڵێم کرێچیم پیاوم نییە بێوەژنم سێ جار جەڵدە لێی داوم 17 ساڵە شەکرەمە لە خانووی کرێیە مانگی بای 182,000 من عیلاجە کڕم پارەم لە خەڵک قەرز کردووە لە ماڵ خەیاتێک هەجاری مانگانە 150 منێ قەرز کردووە داومە بە کرێ خانوو لەبەرەوە لە خانووەکە دەرم نەکە باری مادیم زۆر خراپە قەستەم بەخوای گەورە تەنانەت ڕاخرم نەبوو مامۆستای مەکتەبەکە ڕاخەریان بۆ مێناوە تۆ داواکاریەتەیە چیت بۆ بکرێ داواکاریم ئەوەیە هەر کەسێ ئێستا گوێی لێمە گوێبیستی منە یەک ژوور و هەیوانێکم بۆ بکەن لەم نەهامەتی ڕزگارم کرد هیوادارم هەموو لایەنێ بێتە سەرخەت یارمەتی فەقیر و هەژاری خۆی بدە با فەقیر و هەژار نەچێت لە جادە و لە ترافت لایتەکان دەست لە سایقپان کاتەوە با هیچی کە هەژاری خەڵک سوکایەتی پێ نەکرێت لەم لاولە ئێمە ساحێبی ئەم حکومەتە کوردین ساحێبی ئەم هەرێمە جوانین هەر کەسێ لە ئاستی خۆی با هەرسێت ئەوانەی کە زۆر مەغدورن وەکو من و هاوشێوەی من بتوانن دەستی یارمەتیان بۆ درێژکەن خی گەورە دەستی یارمەتیش بۆ ئەوانە درێژکە کە دەستی یارمەتی بۆ فەقیر وەژار درێژەکەن هیوادارم هەمیشە لە لووتکەیا بن تۆ 5 مانگەکری خانوو نەداوە قەرزاری داومە لە کەسێکی کە قەرزم کردووە مانگانە داومە بە ساحب خانۆکە هیوادارم شتم بۆ بکەن ئێوەش دەستان خۆش بێ زۆر سوپاسانەکەم ئەوەی گوێبیستی بوون پامی ئافرەتێک بووکە ماوەی 5 مانگە قەرزی کردووە لە کەسێکی نزیکی خۆی کە لە کرێ خانوودایە و باری دارایی زۆر خراپە داوای هاوکاری دەکات و ئەوەی جێگەی باسە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانی و ئۆفیسی کەرکووک لە یادی کۆچی دوایی بارزانی نەمر پرۆژەیەکی ڕاگەاندووە پرۆژەی بارزانی نەمر سومبولی پێکەوە ژیان لەم پرۆژەیەدا 50 خێزانی هەژار و کەم دەرامەت سودمەند دەبن بە پێدانی ئازوقە و بەتانی و جلوبەرگ و پێداویستی ناوماڵ ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو لە پارەی ئەم پرۆژەی ئەمڕۆی دەستگای خێرخوازی بارزانی لە کەرکووک